ئازیزەکانم، قوتابیە خۆشەویستەکانم، هیوادارم زۆر باش و لەش ساغ بن. ئەمڕۆ وانەی تەپڵە خوێنین کە شێعرێکی جوانی دیلانە. بەڵام پێش ئەوە من ئەو ڕوونکردنەوەی بم، ئێمە بەشی ڕێزمانمان تەواو کردووە. ئەو بەشی کە ماوە ئەوە ڕاهێنانی گشتیە، یعنی هیچ بابەتێکی تازەی تیان نییە لەم ڕاهێنانی گشتیە. ئەمە کۆتا جار جێناوەکانمان خوێنرە هەردوو کۆمەڵەکە. دوای ئەوە ڕاهێنانەکانیش خۆتان شیکارتان کرد و ئیتر ئەم ڕاهێنانە گشتیە ڕاهێنانی هەموو بەشەکانە تا ڕادەیەک و زۆریش ئاسانە. خۆتان شیکاری بکەن، ئەگەر شتێک نەتانزانیە بێ بگەڕێنەوە بۆ بابەتەکە خۆی. بۆ نمونە لێرەیە داوای بکەر و بەرکار و تەواوکەرەکە کە زۆر ئاسانە، ینی هەر ڕۆنیشەکە کامەیە، بکەر و کاریش ئەو پاریش خوێنوتانە. ئەم بۆشایی پڕکردنەوە کە دیسانەوە کارێکی زۆر ئاسانە. لێرەیە کاری ڕانەبردوو ڕابردوو داخوازی، ئەمە دۆزینەوەی ئەمەش زۆر ئاسانە. لێرە جێناوە سربەخۆکان کە ئەمە ئەڵێ جێناوی سربەخۆ و کەسەکەی دیاری بکە، یانی چیانی ئێوە هیوای دوا ڕۆژی گەلن کامە جێناوەکەیە و جێناوەکەش کەسی چەنەمە تاکەیان کۆمە بەستیەوەی. ئەمە لێرەیە ئەوەیە بخەیتە ڕستەوە. ئەمەشیان ئەڵێم پەرەگرافم پارچە نووسینە بخوێنەرە و دواتریش ڕستەکانی لێ دەرکە، ینی هەمووی بابەتی گشتن، هیچ تازەیتیان نییە. بۆ خۆتان ئەوانە شیکار بکەن. باشە، ئێمە بەشی ڕێزانمان تەواو کردووە. باشە، بەشی خوێندنەوەمان ماوە. تەپڵ ئەمە یەکێکە لە شارەکانی دیلان کە لە پەراوێزە نووسیویەتی دیلان، ناوی محەممەد ساڵح کوڕی مەلا ئەحمەدی دیلانە. ساڵی 1920 زاینی لە سلێمانی لەدایک بووە. تا پۆلی سێمی ناوەندی خوێندووە، لەبەر هەڵوێستی مەردانی تووشی گیران و دەرکردن و بەندکردن بووە. ساڵی 1991 زاینی کۆچی دوایی کردووە و لە گردی سەیوان نێژراوە. باشە، ئەم شاعیرە ڕەنگە ئێوە ناوتان بە گۆرانی بێژیش بیست بێ، چونکە گۆرانی بێژیش بووە. ڕەنگە باوکتانیا دایکتان یەکێک کە ئەڵێ حەمە ساڵح دیلان، لێرە محەممەد ساڵح، خۆی ناوی محەممەد ساڵحە، بەڵام نازناوێکی بەخۆی داناوە بە ناوی دیلانەوە. حەمە ساڵح دیلان، ئەم ناوە لە ناو گۆرانی بێژەکانیشان ناسراوە و دەنگێکی خۆش و تایبەتیشی هەیە. بۆیە هەمووەکو شاعیر هەمووەکو گۆرانی بێژیش ناوی دەرکردووە و 1927 لەدایک بووە کە نزیکی 93 ساڵ پێش ئێستاکە، زەمانێکی زۆر دوورترە لە ئێمە. بۆیە کەی خوێنینەوە ئەتوانین خەیاڵی کەسەکانی ئەو کاتە بۆ سروش بۆ دەوروبەری وەربگرین. تەپڵ ئەم شاعیرە بێگومان لە ساڵەکانی تریشە دواییەتەوە بەردەمتان. تەپڵ یەکێک لە شعرەکانی بام بخوێنمەوە دواتر باسیەکەین. هەرچیم هەیە لێم وەرگرە، لەشم ناوم جوڵەم تینم، بیگر و پێستی ئەندامم، بیکە بە بەیداغی ژینم، بەڕەڵایکە هەوری توانج بۆ ئەستێرەی بەختی ژینم، بەڵام شتێ لە مۆخمایە ئەتۆم نایهێنێتە دەرێ، هیچ دەسەڵاتێ ناتوانێ پەناو زەفەری پێبەرێ، ئەزانی چی؟ من کوردم، گەڵای کوردانم ناوەرێ. ئەمە لەلایەکەوە باسی تەپڵەکە، لەلایەکی تریشەوە مەبەستی لە کوردپەروەریە. زۆربەی شاعیرەکانی ئەو کاتە، نووسەرەکانی ئەو کاتە نیشتمان پەروەر و کوردپەروەر بوون. ئەتوانین بڵین زۆرینەیان، زۆربەیان بەرهەمەکانیان تایبەت بۆ خەم و ئازارانەی کە نەتەوەی کورتایە بینیەوە. بەڵام لە ئێستا تا ڕادەیە گۆڕاوە. ئەو قسەیە زۆر هەیەکاڵێن جیهان گوندێکی بچووکە کە نووسەرەکان نەک تەنها بەس بۆ خۆیان بەڵکو بۆ نەتەوەکانی تریش
بەرهەمیانەیە نووسینیان هەیە ئێستا ڕێکخراوی جیهانی هەیە سنوورەکان تا ڕادەیە کراوەترن وەک لەو کاتە بۆیە بیرۆباوەڕی جیاوازتریش لێ ئێستاە پەیابوون. ئەم شعرەش کە لە سەرەتاکەەوە هەستی پێکەین کە ئەمە تەبڵە قساکە تەپڵاڵێ هەرچیم هەیە لێم وەرگرە لەشم ناوم جوڵەم تینم بیگر و پێسی ئەندامم بیکە بە بەیداغی شینم بەیداغ ینی ئاڵا باشە لێرەیە بەڕڵای کە هەوری توانج بۆ ئەستێری بەختی ژینم توانج ئەها پلار و توانج بەکارێندرێ هەندێک جار وەکو ڕخنەش بەکارێنرێڵێ توانجی لێ بگرە ڕخنەی لێ بگرە و ئێمەش لە قوتابخانە ئیشمان لەسەر ڕخنە زۆر کردووە بەتایبەت داڕشتنتان لەسەر نووسی کە کارێکی باشە لەم بەشەوە ئەیتر یەتە سەر مەسەلەی کوردایەتیەکە بەڵام شتێ لە مۆخمایە ئەتۆم نایهێنێتە دەرێ بێگومان بۆمبی ئەتۆمتان بیسووەکە بۆمبێکی خراپە بەداخەوە بەدەستی مرۆڤ دروست کراوەوە هەندێک وڵاتان ئەڵێن بەکارهێنانی قەدەغەیە کە خۆی لە ڕاستیە ئەبێت دروستکردنیشی قەدەغا بێ ئەگەر دروستکردنی قەدەغا بێ کەواتەیتر بەکارهێنانی شێر قەدەغا بێ کە شتێک بوونی نەبێ بەکار نایێت بەڵام بێمانایە شتێک دروست بکرێت و بەڵام بەکار نێت هیچ دەسەڵاتی ناتوانێت پەنا و زەفەری پێبەرێ ئەزانی چی هەموومە ئەمانە ئەڵێ ئەزانی چییە وشتە من کوردم گەڵای کوردانم ناوەرێ کورد وەکو درەختێک ئەشوبهێنە کە گەڵای کوردانی پێوەیە ئەڵێ ئەم گەڵایە ناوەرێ وەکو درەختێکی تر نییە کە لە وەرزی پاییزا زەر دەبێت گەڵاکانی و ئەوەرن درەختەکەی من کە کوردیان کوردستانە پاییز و بەهار و زستانی بۆ نییە دایمە سەوزە هیچ کاتێکیش ناوەرێ ئەتوانین بڵین بە جۆرێک تریش خوێندنەوەی بۆ بکەین وەکو کاتی خۆشی ئاماژەمان بەوەیەوە کە شیعر ئەتوانرێت چەند لێکدانەوەیکی جیاوازی بۆ بکرێ شاعرە هەیە ئەتوانرێ دوو خوێندنەوەی پێچوانەی یەکتری بۆ بکرێت ترەمە کەوتۆتەوە سەر خوێنەرێکی جددی و باش کە شاعری زۆر خوێنێتەوە کە توانای ئەوە هەیە لێکدانەوە بکە بۆ شتەکان ئەوە ئەتوانێ لێکدانەوانە بکە مەسەڵەن ئەتوانین ئەوەش ببینین کە ئەم تەپڵەیە ئەوێت ئەم تەپڵە خۆی کووردە و هەم خۆشێتی کە چیرۆکەکەمان بۆ گێڕێتەوە یعنی لێرەیە شاعیرەکە نییە بەڵکو دیسان و هەر تەپڵەکەیە هەمووی هەر تەپڵەکەی ئەڵێ من ئەوەم هەست و جوڵەکانم هەمووی بیگرە و وەکو ئاڵایەک بەکاری بێنە و دواتری ژەڵێ بەڵام شتێک ناتوانێ من بخە دیسانەوەمە ینی تەپڵەکەی ئەوواڵێ ئەتۆمیش ناتوانێ من بخە ئەوەیە کە من کوردم ئەم شتە تا ڕادەیەک هەیە لە ناو شعرا بەلاتانەوە ئاسایی بێ مەسەلەن شەرکۆبێکەزیش شتی ئاوای زۆرە داروبەرد ئەهێنێتە قسە بەختیار عەلی هەیەی بۆ نمونە بەختیار عەلی لە ڕۆمانێکی ئاڵێ ئەگەر دوژمنانی کورد بیانەوێ خەڵکەکانمان بکوژن ئەی چی لەو هەموو باڵندە و سروشت و خاکاکەن کە ئەی ژناویان بە کوردی ڕۆیشتووە یعنی ئەیانەوێ بە جۆرێک بیچەسپێنن کە ئەم کوردبوونە ئەوەی کە ئەم ناوچەیە هی کوردستانە لە مۆخمانایە چەسپیوە چۆتە خوێنمانەوە نەک تەنها لە ناو خوێنی مرۆڤەکانەیە بەڵکو لە ناو شتە بێگیانەکانی شایە ئەمە هەوڵێکی شاعیرانەیە بۆ چەسپاندنی ئەوە ئەبێ قەتتان لابێ یان ئەبێ وشتە بزانن کە لە ناو شعرا لە ناو ئەدەبیاتە و ڕۆمان و چیرۆکە خەیاڵ زۆر زۆر بەرفراوان حەقی نییە بەسەر واقعەوە تۆ گەر بە واقعی سەیری ئەم شعرە بکەی ئەڵێی من حەقم چییە بیعنی تەپڵێک چۆن یەتە قسە بۆ ئەم قسانەکە نابێ ئەم خوێندنەوەیە بۆ تەپڵ بکەی لە ناو ڕاستیە لە ناو ژیانی ئێسامانە تەپڵ قسە ناکە بەڵام لە ناو شعر و چیرۆکە قساکە تۆ مافی ئەوەت هەیە بە هەر جۆرەگەتەوەی بەکاری بێنی بەڵام هوەری بێ بەرز بێ باش بێ ئێوە تەنانەت لە فلیمی شاسەیرکەن کە فلیمیش هەر چیرۆکە لە ناو ئەدەبیاتەوە کرێ بە فلیم بۆ نمونە فلیمی سپایدەرمان ڕەنگە زۆرتان هەستان لێبێ خەیاڵیە هیچ مرۆڤێکەیە بەڕاستی وەکو جاڵجاڵۆ کە پەت لە دەستیەوە بێتە دەرەوە بتوانێت بفڕێ نە بەڵام لە ناو فلیمە دروستەکری و زۆریش چێژی لێبینی حەزمان لێە یان بۆ نمونە سۆپەرمان یان بۆ نمونە
فیلمە ئەنیمەیشنەکان کە زۆر جار ئاژەڵەکان قساکەن ئەمە لە ناو واقعا ڕوونایە بەڵام لە ناو فیلمەکانە ڕۆیان ئەسڵ ناتوانین ئێمە بۆ جۆرە سەیری ئەدەبیات چیرۆک و ڕۆمان و شعر بکەین بڵین ئەو شتانەی کە لە ژیانمانە ناتوانین بەدەستی بێنین لە ناو چیرۆکەکان ناتوانین بەدەستی بێنین لە ناو شارەکان ناتوانین بەدەستی بێنین ئەگەر مرۆڤێک بەڕاستی ناتوانێت بفرێ ئەوە توانێت چیرۆکێک دروستکە لەناو چیرۆکەکەیە بفرێ سینەماکارێک هەیە فیلمێک دروستەکە لە فیلمەکەیە هیتلەر ئەسووتێ دوایی پێڵێن باشە خۆ لە ڕاستیە هیتلەر نەسووتەوە ئەڵێ قیچەکە من هەر هیچ نەبێتوانم لە فیلمەکانما بیسووتێنم تۆڵی خۆمی لێ بکەمەوە بەم جۆرەیە ینی ئەدەبیات توانای ئەوەی هەیە کە هەر شتێک بەڵام بە ئاستێکی هونەری بەرزت نەک کەسێکە لە خۆیەوە بێ مێز بێنێتە قسە کورسی بێنێتە قسە ببێ مەبەست نە هەبێ مەبەستی هەبێ بێ شارەزایەکی زۆری هەبێ ئەنجا لەمە شار هەدەفەکە ئەوەیە کە لە ڕێگەی تەپڵێکەوە کوردایەتی خۆیمان بۆ گێڕێتەوە شێ بەم خوێنەوەی بێ شێ بەم خوێنەوەی تریش بێکە مەسلەی کوردایەتی و مۆسیقات تێکەڵی یەکەکە ئەم ئیشەش زۆر زۆر کراوە لە ناو کووردا بۆ نمونە فیلممان هەیە کە تایبەتە بە گۆرانی کوردی ئەوێ لێەوە کوردایەتی بچەسبێن ئەڵێ گۆرانی کوردی گۆرانیەکە لە گۆرانی عەربی و فارسی تورکی ناچێت بۆیە کورد بەم جۆرە ئەسەلمێنێ لای نەتەوەکانی تر هەیە وەکو شعر هەیە وەکو وێنە کێشان تەنانەت هەیە وەکو ئەندازیاری وەکو ئیتر هەموو شێوەکانی تر وەکو کللتور بێ ئەم شعرە تەنها ئەوەنەی مانا هەڵەگرێ مەسەلەی کوردایەتی کە لە ساڵەکانی تریشە چەندین جار هاتۆتەوە بەردەمتان و لە لایەکی تریشۆ مۆسیقا کە ئەتوانرێ بەکاربێنرێ بەڵام هەرچەنە زۆر بەکەمی یان بە ناڕاستەوە خۆی ئاماژەی بە مۆسیقایەوە گینە مۆسیقا لە ناو دێڕەکانە دیار نییە بەڵکو هەدەفە سەرێکیەکە یا ئامانجە سەرێکیەکە کورد پەروەریەکەیە سەلماندنی کووردە وەک نەتەوەیە کە بە تایبەت بوو کاتی کە دیلان تیاژیەوە 100 ساڵە پێشێستا کە لە هەموو ڕوویەکەەوە کوردیان چەسانەوەەوە بوونیان ڕەفز کردوێتەوە و کە بێگومان بەداخەوە تا ئێسش هەروایە باشە عزیزەکانم شارەکە بنووسنەوە و گەر حەزیشتان کرد لە بەریکەنەوەکو گۆرانی بێڵەن ئەوە شتێکی زۆر باشە بێ و سپاس بۆ گوێگرتنتە